شەڕە مریشی نێوان ئاوا و ڕووداو نێچیر و مەسرور گەرمە، بەڵام بەر لەوە بە ئەو یەک دوو خاڵ بڵێن. ئەوە درێژکراوی ئەو شەڕی نێوان ماڵی بارزانیە کە 6 ساڵ زیاترە هەر لە سەردەمی هەمایل کات بەر لەوی شەندەکەیە، بەڵام کاتێک هەمایلیدا پیری یان داچی مەسعود بارزانی لەگەر چه کوڕەکانی مەلا مستەفای کە سێیان ئەخیری چوونە ئەو دەرەوە هەمووی لەسەر دەسەڵات بوو، لەسەر پێگەی دەسەڵات بوو کە هەمایل ئەو لودا هەم بەهۆی خین و خین ڕێشتنی لەگەر زێباری و بارزە هەمیش بۆ ئەوی پێگەی مەسعودی کوڕی کە لە هەمووان گچکەتر بوو لە چاویان ئەوی بردە پێش لای مەلا مستەفا و سێ کوڕی لە دەرەنجامی سوڵتا چوونە ئەو لای. دوای ئەوە مەسعود و ئیدریس ئەخیری ئیدریس یعنی لە مرد ئیتر بەلای کە من نازانم بە تەواوەتی بڵێم کوژرایە یان مرد، بەهەرحاڵ ململانەی مەسعود و ئیدریسی شەبوو. دوای ئەوە مەسعود و نێچیر هاوڕێیان یعنی دەبی بزانن مەسعود لە کۆتایی نەوەتەکان لەگەر سەرەتای 2000 بڕوا بکات نێچیر ئەوەندە باڵا دەست بوو عینەن وەکو سەدام حوسێن و ئەحمەد حەسەن بەکری لێهات بووێ بە پەلا مەسعود کوڕەکانی خۆی هیناوە پلەیدانە یەکەشی کردەوە بەرپرسی گوڵان یەکەشی کردە ئاسایش و پشت و پەنای خۆی قەیم کرد دەگەنا نێچیر بڕۆ هەموو ئەمە لە بیرمانە نێچیر باڵا دەست بوو لە ناو پارتی و لە حکوومەت و یعنی بۆی لێهات و مەسعود بووە هامش. ئیتر لە دوای هەندێ ئەو شەڕی ئەو نێچیر و ماری مەسعودی و خەزوری بەردەوامە تا ئێستاکە هەندە جار مەسعود و نێچیرە، بەڵام مەکسەرەتی نێچیر و مەسرورە. بۆیە ئەو شەڕی مریشکە ئیمتدادی ئەو شەڕە درێژخایەنەیە. شەڕ لەسەر دەسەڵات پارە دووش شتن نەکە لە ماڵی بارزانی بە ویجدان بڵێن، یعنی لە ناوێچێتی دیتان پاڤل و لاهور سوێندیان بەسەر یەک دەخوارد کەچی چیان لە یەکتر کرد. یعنی حەمەی حاجی مەحموود کورە بە چەندی بڕوایە دوی کەمال لە جیهان لە ناو خەلیجیەکان لە تەریخی عەباسی و عوسمانیەکان و سەفەوی بڕۆ دوێ، یعنی پارە و دەسەڵات دووشتی زۆر گەورەن کە دەیان چیرۆشی مەعسات و شەڕ و ململانێ بەشی هێرە گەورەی لەسەر لە نێوان برا و برا و ئامۆزا و ئامۆزا دروست بووە. بۆیە شەڕی ئەو مریشکە ئیمتدادی ئەو تاریخەیە، یعنی شەڕی سوڵتەیە بەڵام بەوانە ڕەنگەداتەوە. ئەوە خاڵێک. دوو خاڵی دووەم دەمەوە بڵێم هۆکاری ئەو تەقینەوەی ئەو شەڕانە ئێستاکە زۆر بەزەقی پێشتر بەو شێوە نەبوو. چەندین جارە ینی شەڕی مەسرور و نێچیر لە میدیا زۆر ینی سەدای هەیە کەتیتە ناو میدیا ناشاردرێتەوە. هۆکارێک لە هۆکارە سەرنجەکانی کە لاوازی ئۆپۆزیسیۆن کە ئۆپۆزیسیۆن لاواز دەبی ئیتر دەسەڵات بەگشتی تێکدری بەردەبن. ئەوەش نەکە سیرکەن لە عێراق دوای ئەوی 1970 کە شیعە و کورد لاواز بوون ئیتر حوسێن کامل و عەلی ئەسەن مەجید و قیادەی سەورە و دەیان بەرپرسی ئەدام کرد سەدام. ئەو ئەحمەد شەرع بزانە لەگە کورد ڕێکات هەلەو ماوەی ئەوە خێڵی عەرەبی داعش لە ناوە خۆی وا لی تەقیتەوە تۆ کە ئۆپۆزیسیۆن نەبوو ئەزە لە ناوە خۆ شەڕ دەست پێ دەکا گەنا پێشترێ دژمنی هاوبەشیان دەبی. ئەوەش خاڵش کێ لەو خاڵانە کە ئێستاوا بەزەقی دەبتەوە. قسەی کۆتایشمان لەسەر ئەو مریشکەیە، یعنی بەجددی هیچ قیەم و ئەخلاقێک نییە، هیچ داواکاری گشتی نییە. من نازانم بەس ئەوەی ڕوودا وەکو بەرنامە باسی کرد ڕەنج کارەساتە ئەو دەبی لێ کۆڵینەوەی لێ بکرێ ناکرێ ئەگەر من ئەڵێم ئەگەر ژەهر شێر پەنجە بڵاو کاتۆ کاکە ئەو تاوانێکی گەلە گەورەیە ناکرێت چاپۆشی لێ بێت. لەولایە ئاوا لە بۆ ئەوەی ملی ئەم نێچیر بشتێنێ ڕوودا و وەکو ڕکابەرێشتی کاکە دێتر نییە پاساوی لۆ دەینتەوە قەزیەکەی بەرتەبۆش دەکە، ئەوەش خەتەرە. لە کاتێکدا من قسەی کۆتایی ئەوە بڵێم ینی ئەو تێڤیانە کە ڕوودا و دینەمۆ یان داهێنەری ویژدانکردین و هەر بەرپرسێک هەڕز دەستی ئێستا کە تێڤەیەکی خۆی پێیە هەیە لۆ ئەو شەڕانش لەگە یەکتری بەکاری یعنی مناڵم هیچ خێریان نیە لۆ میلەت نەنا غەڵەتە بێ ویژدانیە، بەڵام ئەوانە تێڤەیەکیان یعنی تێڤەیەکی نیشتیمانی نییە، تێڤەیەک نییە بە پێی پرەنسیبەکان بڕوا. هەر یەکە کووسپایەکی هەیە تێڤەیەکیشی دانایە ئەوە لۆ دیفاع لە خۆی دەکات.
بۆیە ئەو شەڕانە هەموو تەقیتەوە شاو شەڕی مریشکە زۆر خەتەرە کە گەیشتە حاڵەتە ئێستا مەسەڵەن ئاوا دەبینی پاساو دەینتەوە ئەڵێ ینی ئەگەر ئەوێ ڕوودا و ڕازبی کاکە وەڵڵە تاوانەشی گەورەیە بەڵام من دەمێ قسەی کۆتایی بڵێم ئەوە دەبەرەوەی داواکاری گشتی و ئەوەی ئاسایشی خۆراک و ئەوانەمان نیە دەیانێ عەفەڵڵا و ئەمما سەلەفی هاوکات شەڕی ئەمە زۆر جار دۆسیەمان زوڵاندیە یەکسەر نەکرد ئەمە لە میدیا سۆسیال میدیا کە ئەمە بەشەچین لەو خەڵکە ئۆپۆزیسیۆنی یەکسەر مەسعود چارەسەر دەکە مەسعود بارزانی ڕاستە بە خۆت هەنجار بەخۆش بەشی لەو شەڕ و ململانەیە لەگە نێچیری بەڵام زۆر زاری شەوڵ دەدەیت بتەوە بەڵام ئەو شەڕە بە کەس ڕاناوەست تەحەدات دەکەم دەجاریت کە سڵح بکە هێ ور بکەوە چ ماوەک لەم بەر شەڕی و شار زێباری ئەوە دەتەقتەوە بە تایبەتی کە ئۆپۆزیسیۆنیە لەبەر ئەوەی شەڕی سوڵتەیە شەڕی پارەیە بە هیچ کەس نەڕانەوەستە بە توش ڕاناوەستی بەس هەر ئەوەندەیە بە مردنی مەسعود بارزانی شەڕەکە خراپتر دەتەقتەوە